بوونی ئەندامانی وەرزشی لە ئەنجومەنی پارێزگاکان و نوێنەرانی عێراق تا چەند کاریگەری هەیە لەسەر پێشکەوتنی وەرزش لە هەرێمی کوردستان. ئایا لە ڕابردوودا نەبوونی کەسانی وەرزشی لە پۆستە باڵەکانی بەڕێوەبردننی حکوومەتدا تا چەند کاریگەری خراپی هەبووە لەسەر پێشکەوتنی وەرزش؟ دوای چەندین ساڵ لە بەڕێوەبردننی حکوومەت و پەرلەمان هۆکار چییە کە ئێستا سەرجەم هێز و لایەنە سیاسەکان کەسانی وەرزشی کاندید دەکەن؟ ئایا کاندیدکردنی کەسانی وەرزشی تەنها بۆ کۆکردنەوەی دەنگە یاخود لایەنە سیاسەکان لە ئێستادا هەز بە گرنگی ئەندامی وەرزشی دەکەن لە بەڕێوەبردننی حکوومەتدا؟ کاندیدکردنی کەسانی وەرزشی و کار و پرۆژەی ئەو کاندیدانە تەوەری سەرەکی ئەم هەفتەی بەرنامەی ئێنسپۆر دەبێت. ئێوەش دەتوانن ڕاستەوخۆ لەگەڵمان بەشدار بن و لەگەڵ کاندیدە وەرزشەکان شرۆڤەی ئەم بابەتە دەکەین. هەر لەم بەرنامەیەدا یاریزانێک بەسەر دەکەین و کەسایەتێکی دیاریش دەدوێنین و چەند پرسیارێکی وەرزشی ئاڕاستە دەکەین. ئێنسپۆر شەوی هەینی کاتژمێر 7:05